پەیوەندێکی ترمان لەگەڵە باوکی یوسف فەرموو براشینەکەم فەرموو باوکی یوسف. السلام عليكم مامۆستا. عەلەیکم السەلام باوکی یوسف، خی گەورە سەلامەتتان کە. سەلامەت و خوا خێر دونوسی خوا پاداشت کە مامۆستا. لەگەڵ ئێوەی بەڕێژدا باوکی یوسف زۆر سوپاست دەکەم. فەرموو. بە دوو پرسیارە بەشدارین مامۆستا. پرسیاری یەکەممان منداڵێکمان هەیە. بەڵێ. منداڵێکمان هەیە بەدەستی چەپ هەفێر بووە لە ئەوەلی نووسی نوشتیوە ناخوارد نوشتیوە. ئێستا زۆر کەس هەیە مامۆستا شەربازە مامۆستا کە ڕێزم لە بۆ جەنابی دەڵێ عەرامە دەی بە دەستی ڕازەوە بکەی. بەڵێ. تەمەنی چەندە باوکی یوسف مناڵەکەتان؟ تەمەنی 9 ساڵە مامۆستا. 9 ساڵە. هیچ هەوڵتان لەگەڵ داوە ڕای بێنن یعنی ئامۆژگاری بکەن بڵێ ڕۆڵە بکەن بە بەم دەستاوەڵی ناخواردن؟ وەڵڵاهی زۆر ئەوڵمان لەگە داوە کەنیا مەسەخ بەخارەکانی چوە ئێستا هەرکووی بەدەستە ڕاست دەگری دەستی تێکدارێ کە نانیش دەخوا ناتوانانی بەدەستی ڕاست نانەکەی بخوا. بەسەر چاو پرسیارەکەم ئینشەڵا گوێبیست دەبی بە ئیزنی خوا لە درێژەی بەرنامەکە دەکا. پرسیاری دووەمیشمان مامۆستا خێزانەکەم هەندێک زێڕشتیوای هەبووە فرۆشتی تێ ئەمەش بۆ زەمان زۆر خراپە ئەستا ساری بەسەدا سوڕایتەوە دەکرێت بداتەوە پیاوەکە یان ناکرێت کەس کاتەکەی لێ دەربچی کردوێتی بە پارە. بەڵێ بەڵێ مێردەکەی فەقیرە یعنی قەرزدار هەیە قەرزار بوو بێ قەرزاری خەڵک بێ قەرزاری مارکێتێک بازاڕێک پێویستێکی ژیان بە قورآن پێویستی بە ژیان ئەو پێویستی مەسەد قەرزاری مارکێت شتوان نییە بەس پێویستی مەسەد بە پێداویستێت چووکە نەخۆشمان هەیە دوو نەخۆش. بەڵێ 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 بەسەر چاوی شاڵ لەبارەی زەکاتی ژن بۆ مێردەکەی کە هەژار بێ بەسەر چاو قسەت بۆ دەکەم. دەست چاوت خۆش بێ خوا خێرت بنووسی مامۆستا. برا باشەکەم باوکی یوسف خی گەورە سەلامەتتان کە قوربان. فەرمووی مناڵێکمان هەیە تەمەنی 9 ساڵە بەدەستی چەپ دەخوا و دەنووسێ وەڵی هەتا بۆتان بکرێ مناڵ خۆزگە پێشتریش ڕاتان بێنایە بەڵام ئەوەی جەناب درازڵی ماڵی خاڵانی بەڕێزی ویراسیش بۆی هەیە بەڵام ئەوەی کە بەدەستی چەپ دەنووسێ ئەوانە ئیترەوە دەسەڵات نییە بەڵام بۆ خواردنەکە هەر لەبەر ئەوەی فەرمانی پێغەمبەری صلی الله عليه وسلم کل بیەمینی کە بەدەستی ڕاستت خۆ یعنی باوکی یوسف بە مناڵە بەڕێزەکەت بڵێ تەنانەت ئەگەر هەموو خواردنەکە نەبێ بە ئەوەڵی خواردن کە دەستی پێکرد بسم الله الرحمن الرحیم کەوچکێ برنج کەوچێ شلە تۆزێک گۆژیتەوەی کە لەسەر سفرەکە خوای پەروەردگار بە نەسیبی کردبوو هەر نیسکێنەیەکە کەوچکەی یەکەم کەوچکی دووەم بەدەستی ڕاست بخوا دوایی زانی بەخوای دەڕێژێ بەخوای ئیسفادەی لێ ناکە هەر لەبەر ئەمرەکەی پێغەمبەر صلی الله علیه وسلم کەوچکی یەکەم و دووەم ئەترەوە ئیشەڵڵا ئەمرەکە جێبەجێ بۆ ئەوەی تریشی بە ئیسلاحەن نانی خۆی بەدەستی چەپ بخوا خوا ئەوەندە داوا لێ دەکا کە لە توانای مرۆڤدایە. دوێمیان دەڵی خێزانەکەم زێڕی هەبوو فرۆشتوێتی زەکاتی لەسەرە بە دڵنیاییەوە دوای ساڵێک بە پارە کە بە دانرایی مایەوە زەکاتی دەچێتە سەر. لە حەدیث پێغەمبەر هاتووە صلی الله عليه وسلم کاتێک ئافرەت پرسیاری کردو مێردەکەم هەژارە فەرموویەتی زەکاتەکەی خۆتی بدەیە. زەکاتی ژن بە مێردەکەی دەچێ لە کاتێکا بەتایبەت قەرزدار بێ و بژێوی ژیانیان ناڕەحەت بێ و باسی خۆشت کرد لە پرسیارەکەی خۆت خۆت کە باست کرد نەخۆشمان هەیە یا ڕەبی خوا بمان پارێزێ وەڵڵا نەخۆشێک لە ماڵا بیانڵی دوو نەخۆشمان هەیە بەخوات دەرزی و دکتۆر و دەرمان و عیادەی ئەمڕۆ هەرچیت هەبێت بە عیادەیەکەم وی دادەنێیەوە بەڵێ لە حاڵەتی ئەوەدا خۆت دەناسی خۆت زیینەوە نەبێت لە زەکاتی ماڵەکە بەڵام بارودۆخی خۆت لە جیاتی پەلاماری ئەم و ئەو بدەیت زەکاتی ژن بە مێردەکەی خۆی دەچێ زەکاتی ژن بە مێردەکەی خۆی دەچێت بەڵام دەبێت ئەم پیاوە نەیداتەوە بە ماکسی و بە جلوبەرگ و بە خواردن بیداتەوە بە ژنەکەی ئەو کاتە ژنەکە هی خۆی بۆ خۆی خواردە لە سەری لا ناچێت ئەگەدار بنەوە بابەتە حساسە بەڵام نەخۆشێک لە ماڵەکەدایە کە نەخۆشێک لە ماڵەکەدایە تۆ هیچی کە شک نابەی ناشکچێ بڕی سوال دەکەم بۆی ئەم ژنە زەکاتەکە بداتە پیاوەکەی بڵێ بۆ ئەم منداڵە نەخۆشە و ئەم خوشکە نەخۆشت و ئەم بابەتە ئتر ئەوە بەو شێوەیە بەڵام نابێت مێردەکە لە شتێکە سەرفیکە کە ژنەکە خۆی لێی سوودمەند بێتەوە چونکە زەکاتی خۆت بۆ خۆت نابێت دەبێت ئاگاداری باوکی یوسف و لە نزیک شەو مامۆستایەکی ئاینی گەڕەکەکەتان ئەگەر زیاتر ئاگاداری بارودۆختە ڕوونکردنەوە بداتێ بۆ ئەوەی کە گونەهبار نەبی بەڵام بە شێوە گشتێکەی زەکاتی ژن بە پیاوەکەی خۆی دەشێ بەڵام بە حساسیەتەوە ڕەفتاری لەگەڵا بکرێ ئەم ژنە لە ماڵی خۆی سوودمەند نەبێ خوا نەخواستە تووشی گونەهباری نەبێن.